سڵاوتان لێبێ خۆشەویستان. لە نزیک گرنگترین ڕێڕەوی ئاوی سەر هەسارەکەمان وڵاتی یەمەن هەڵکەوتووە. بۆ ماوەیەکی زۆر یەمەندا بەش بوو بەسەر دوو وڵاتدا، بەڵام دوجار بوو بە دەوڵەتێکی یەکگرتوو لە ژێر سەرکردایەتی ئەم پیاوەدا. ئەم پیاوە وەکو یەکێک لە دەوڵەمەندترین پیاوەکانی جیهان ڕیزبەندی کرابوو. سامانەکەی بە ملیارەها دۆلار مەزەندە دەکرا. لە سەردەمێکدا کە گەلی یەمەن بەدەست هەژاری و برسێتیەوە دەناڵێنێت، گروپێکی چەکدار بە ناوی حوسیەکان لە باکووری یەمەن سەریان هەڵدا و شەڕیان لەگەڵدا ڕاگەیاند بۆ ڕووخاندنی. ئەم پیاوەش سوپاکەی نارد بۆ کوشتنی سەرکردەی حوسیەکان. دوای ئەم ڕووداوە یەمەن چووە ناو ململانەیەکی ئاڵۆزەوە. ئەم ململانەیە دواتر پەرەیسەند و لایەنی نوێ هاتنە ناوەوە. دیارترینیان سعودیە و ئێران بوون. ئەم ململانەیە گۆڕا بۆ خراپترین کارەساتی مرۆیی کە هەسارەکە لە 100 ساڵی ڕابردوودا ناسی بێتی. ئەم ململانەیە یەمەنی لە یەکتر جیا کردە و کردی بە زنجیرێک دەوڵەتی بچووک. بەڵام حیزبی باڵادەستی ئەمڕۆ حوسیەکانە کە ناویان لە سەرانسەری جیهاندا ناسراوە، دوای ئەوەی بە موشک و فڕۆکەی بێفڕۆکەوان هێرشیان کردە سەر ئیسرائیل و کەشتێکانی دەریای سووریان کردە ئامانج. چیرۆکی یەمەن بەم جۆرە دەست پێ دەکات، چیرۆکێکی درێژ و ئاڵۆز و بە ئازار، بەڵام لە هەمان کاتدا لە زۆر کەس شاراوەتەوە. ئەمڕۆ باز لە شەڕی یەمەن دەکەین و تێدەگەین کە چۆن گروپی حوسیەکان توانیان دەست بەسەر یەمەندا بگرن دوای ئەوەی چەند ساڵێک شەڕیان دژی سعودیە ئەنجامدا. ئێمە دەڵێن بە ناوی خودا و با دەست پێ بکەین. شەڕی یەمەن بێگومان هەمومان دەزانین کە یەمەن یەکێکە لە کۆنترین شوێنەکان کە مرۆڤ تێیدا ژیاوە و شارستانێتە گەورەکان تێیدا پەرەیسەندووە. شانازی بە جوانی سروشتی سەرسوڕهێنەرەوە دەکا، ڕەنگە جوانترین بێت لەسەر هەسارەکە. لە سەردەمی سەدەکانی ناوەڕاستدا یەمەن ناوەندێکی بازرگانی سەرەکی بوو. سامانە ئابوووریەکەی زۆر نایاب بوو. بەداخەوە یەمەن لەم سەردەما دڵخۆش نییە. بۆ ماوەیەکی زۆر یەمەن وەک خاکی ململانەی نێوان عوسمانیەکان و ئینگلیزەکان مایەوە. بۆیە زۆر زەحمەت بوو دەوڵەتێکی ڕاستەقینە لەسەر ئەم خاکە سەر هەڵبدا. بەڵکو یەمەن زیاتر لە کۆمەڵێک شانشینی بچووک دەچوو کە سەرکردەی هۆزەکان یان شێخە تائیفیەکان حکمیان دەکرد. بەڵام دەتوانین بڵین ئەو گروپەی کە بۆ ماوەیەکی زۆر گرنگترین بەشی یەمەنیان کۆنتڕۆڵ کردبوو گروپێک بوون کە پێیان دەوترێت زەیدی، وەسەر بە ڕەوتێکی موسڵمانی شیعان کە پێی دەوترێت شیعەی زەیدی. دوای ڕووخانی عوسمانیەکان شانشینی خۆیان لە باکووری یەمەن دامەزران. ئەو زەویانەی یەمەن کەما بوونەوە پێیان دەگوترا باشووری یەمەن و ئەمانە زۆربیان ناوچەی بێدانیشتوان بوون. لە سەرەتای شەستەکانی سەدەی ڕابردوودا جەمال عەبدولناسر سەرۆکی میسر وەک پێشەنگی جیهانی عەرەبی پێگەی خۆی دانا، بۆیە هاوکاری نەتەوەی عەرەبی دەکرد لە هەموو شوێنێک. بەو شوێنانەوەش کە کودەتای سەربازی تێدا بوو. یەکێک لەو شوێنانە شەڕی یەمەن بوو. شەڕەکە شۆڕشێک بوو لە یەمەن هەڵگیرسا بوو. پشتیوانی عەبدولناسر بۆ کۆمەڵێک ئەفسەری یەمەن بەردەوام بوو بۆ داگیرکردنی سەنعای پایتەخت و ڕووخاندنی پاشای یەمەن. و بەڕاستی شا محەممەد ئەلبەدر ڕووخێنرا و بەرەو سعودیا هەڵهات. بەڵام لە واقعدا مەلیک محەممەد ئەلبەدر تەسلیم نەبوو، بەڵکو دەستی کرد بە ئامادەکردنی هەزاران چەکدار لە سعودیەوە بۆ گەڕانەوە بۆ یەمەن و وەرگرتنەوەی دەسەڵاتەکەی. وە گەڕایەوە یەمەن و دژی هێزە دڵسۆزەکانی عەبدولناسر شەڕی کرد و شەڕێکی ناوخۆ لە یەمەن دەستی پێکرد. شەڕێکی ترسناک کە ماوەی 8 ساڵی خایان و یەکێک لە هۆکارە سەرەکیەکانی درێژبوونەوەی ئەم شەڕە بۆ ئەو هەموو ساڵە دەستی وەردانی وڵاتانی دیکە بوو لەم شەڕەدا. سعودیە و ئوردن لە دیارترین لایەنگیرانی شا محەممەد ئەلبەدر و چەکدارەکانی بوون. لەلایەکی دیکەوە جەمال عەبدولناسر سەرۆکی میسر بە توندی پشتیوانی لە حکوومەتی نوێی سەربازی یەمەن کرد تا ئەو ڕادەی کە هەزاران سەربازی میسری بۆ شەڕکردن لەگەڵ یەمەن ناردوو لەو کاتەدا چەکی پێشکەوتوی سۆڤیەتی لەگەڵ ئەوان نارد. بەڵام بەداخەوە دوای چەند ساڵێک عەرەبەکان و میسریەکان بە تایبەتی بۆیان دەرکەوت کە شەڕی یەمەن شەڕێکی کارەساتبار بوو. هەروەها بڕیارێکی خۆکوژی عەبدولناسر بوو کە زیاتر لە 15,000 سەربازی میسری لەم شەڕەدا گیانیان لەدەستدا، جگە لە ملیارەها دۆلار لە چەک و کەرەسەی سەربازی کە لە زەویە سەختەکانی یەمەندا تێکچوو و ڕەنگە هەموو ئەم زیانانەش
کە زەمال عەبدولناسر لە یەمەن تووشی بوو هۆکارێکی سەرەکی بوو بێ بۆ شکستی میسر لە زەنگی 6 ڕۆژەی ساڵی 1967 دژی ئیسرائیل. بەڵام یەمەن بەهۆی ئەم شەڕەوە چەند ساڵێکی زۆر سەختی بەسەر برد. شەڕەکە بە فەرمی لە ساڵی 1970 بە کشانەوەی سوپای میسر و تەسلیمبوونی شا محەممەد ئەلبەدر و ڕووخانی کۆتایی شانشینی میسری کۆتایی هات. ئەوەی بە فەرمی بە کۆماری باکووری یەمەن ناسرا بوو دامەزرا. لە هەمان کاتدا کۆمارێکی دیکە لە باشووری یەمەن دامەزرا. ئەم کۆمارە یەکەم کۆمار بوو لە جۆری خۆی لە نیمچە دوورگەی عەرەبی. کۆمارێکی سۆسیالیستی بوو کە ڕاستەوخۆ و بەتوندی لەلایەن یەکێتی سۆڤیەتەوە پاڵپشتی دەکرا. بە درێژای شەڕی ساردی نێوان یەکێتی سۆڤیەت و ئەمریکا دەوڵەتانی دابەشکراو لە جیهان بوونی هەبوو وەک کۆریای باکوور و کۆریای باشوور، ئەڵمانیای ڕۆژئاوا و هەروەها یەمەنی باکوور و باشوور. بەڵام دوای ڕووخانی یەکێتی سۆڤیەت لە سەرەتای 90ەکاندا باز لەوە دەکرا کە ڕەنگە یەمەن یەک بگرێت و ببێتە یەک دەوڵەتی یەکگرتو. دوای کۆبوونەوەی سەرجەم لایەنە شەڕکەرەکانی یەمەن لە عەمانی پایتەختی ئوردن ڕێککەوتن لەسەر دامەزراندنی یەک دەوڵەت بۆ یەمەن بەسەرکردایەتی عەلی عەبدوڵڵا ساڵح. عەلی عەبدوڵڵا ساڵح لە مەزهەبی زەیدی بوو کە هەمیشە زاڵ بوو بەسەر باکووری یەمەندا. بەڵام بە پێچەوانەی هەموو سەرکردە زەیدیەکانی پێش خۆی عەلی عەبدوڵڵا ساڵح بە تەواوی بێبەرژەوەندی لە دۆزی زەیدی بووە و هیچ بەرژەوەندیەکی تایبەتی نەبوو. مەبەز ئەوە بوو کە ببێتە سەرکردە یان ئیمامی مەزهەبەکەیان. بۆیە زەیدیەکان هەستیان بە پەراوێز خستن کرد لەلایەن عەلی عەبدوڵڵا ساڵحەوە کە دەستی کرد بە نزیک بوونەوە لە دەوڵەتە سونەکانی ناوچەکە. جگە لەوەش زەیدیەکان هەستیان بەوە دەکرد کە بوونەتە کەمینەیەک لە یەمەنێکی یەکگرتوودا. پێشتر زۆرینەی دەوڵەتی باکووری یەمەن بوون. بۆیە گروپێک بە ناوی گەنجانی باوەڕدار لە باکووری یەمەن دامەزرا، بە تایبەتی لە قەڵای زەیدی پارێزگای سەعدا. گروپەکە سەرەتا سەرنجیان لەسەر ئاوەدانکردنەوە و بەهێزکردنی ناسنامەی زەیدی بوو. لە ڕێگەی میوانداریکردنی گەنجان لە کەمپەکانی هاوینە و دابینکردنی وانەی ئاینی بۆیان. بەڵام بزوتنەوەکە گۆڕانکاریەکی ڕیشەی بەسەرداهات. لە ناوەڕاستی 90ەکانی سەدەی ڕابردوودا یەکێک لە دیارترین کەسایەتیە زەیدیەکانی یەمەن بڕیاریدا دەست لە پەرلەمانی یەمەن بکشێنێتەوە و پەیوەندی بە بزوتنەوەی گەنجانی باوەڕدارەوە بکە. ئەم پیاوە بە ناوی حوسێن بەدرەدین ئەلحوسی بوو، وەک ناڕەزایەتیەک بەرامبەر بە حکوومەتی یەمەن کە بە گەندەڵ و دیکتاتۆر وەسفی کردن. دەستی لە پەرلەمان کێشایەوە، پاشان کاریگەری و سەرۆت و سامانی خۆی بەکارهێنا بۆ ئەوەی ببێتە پێشەنگی بزوتنەوەی گەنجانی باوەڕدار. لەو ساتەوەختەوە ناوەکەی گۆڕدرا بۆ بزوتنەوەی ئەنساڕوڵڵا. بزوتنەوەکە بە خێرایی گۆڕانکاریەکی 180 پلەی بەخۆیەوە بینی لە گروپێکی ئاینی تا ڕادەیەک بچووکەوە گۆڕا بۆ بزوتنەوەیەکی شۆڕشگێڕانە کە ئامانجی ڕووخاندنی حکوومەتی یەمەن و عەلی عەبدوڵڵا ساڵح بوو. هەروەها دەستپێکردنی شۆڕشێکی ئیسلامی هاوشێوەی ئەو شۆڕشەی کە لە ئێران ڕوویدا. جەماوەری بزوتنەوەی ئەنساڕوڵڵا بە خێرایی دەستی کرد بە گەشەکردن و دەستیان کرد بە ناڕەزایەتیەکی توند دژی عەلی عەبدوڵڵا ساڵح. سەکیان هەڵگرت و دەستیان بەسەر هەندێک خاکی باکووری یەمەندا گرت و سنووری نوێیان بۆ خۆیان دامەزران. لەو کاتەدا عەلی عەبدوڵڵا ساڵح سەرڕای ئەو مەترسی ئەم گروپە دروستی کردهبوو بڕیاریدا هیچ نەکا، بڕیاریدا بێدەنگ بێ. بەڵام لە کۆتایی ساڵی 2001 ڕووداوێک ڕوویدا کە هەموو شتێکی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا گۆڕی. لە مانگی ئەیلولی ساڵی 2001 ئەمریکا لە دوای هێرشەکانی 11 سپتەمبەر شەڕی دژی قاعیدا دەست پێکرد. قاعیدا کە بە پلەی یەکەم لە ئەفغانستان دامەزراوە، لە دەرەوەی وڵاتیش لە زۆرێک لە وڵاتانی عەرەبی ئامادە بوو. دیارترینیان یەمەن بوو. بۆیە ئەمریکا داوای لە عەلی عەبدوڵڵا ساڵح کرد کە هاوکاریان بکا بۆ نەهێشتنی ئەلقاعیدا. عەلی عەبدوڵڵا ساڵح ڕازی بوو ملیارەها دۆلاری لە ئەمریکا وەرگرت و ڕێگەی بە سوپای ئەمریکادا بسنە ناو یەمەن و هێرش بکەنە سەر قاعیدا کە بە پلەی یەکەم لە ناوەڕاست و باشووری یەمەن ئامادە بوو. بزوتنەوەی ئەنساڕوڵڵا و حوسێن ئەلحوسی ڕەخنەیان لەو کارەگر کە عەلی عەبدوڵڵا ساڵح کردوویەتی و لێی دەپرسن چۆن ڕێگە دەدەی ئەمریکا داگیرکاری لە یەمەن بکە. ئەوان دەستیان کرد بە وتنەوەی دروشم دژی ئەو و بانگەشی ئەوە دەکەن کە بوونەتە بزوتنەوەی خۆڕاگیری دژی ئەمریکا و دژی کۆلۆنیالیزم و داگیرکاری بەگشتی. لێرەوە دروشمی بەناوبانگی بزوتنەوەکە ئەڵڵاهو ئەکبەر سەری هەڵدا
کە لە دروشمەکەیاندا نووسرابوو: مردن بۆ ئەمریکا، مردن بۆ ئیسرائیل، نەفرەت لە جوولەکەکان، سەرکەوتن بۆ ئیسلام. علی عەبدوڵڵا ساڵح هەستی بەوە کرد کە دۆخەکە بەڕاستی خەریکە مەترسیدار دەبێ، بڕیاریدا ئەم جارە بێدەنگ نەبێت، بە تایبەتی لەگەڵ بوونی ئەمریکا لە یەمەن ئەگەر پێویست بکات یارمەتی دەدا. بۆیە علی عەبدوڵڵا ساڵح هەڵمەتێکی توند و تیژی دەست پێ کرد بۆ کۆتایی هێنان بە بوونی بزوتنەوەکە لە باکووری یەمەن و دەستگیرکردنی سەرکردەکەیان حوسێن ئەلحوسی. بڕیار بۆ هەڵمەتەکە خێرا بێت، بەڵام سوپای یەمەن بە بەرخۆدانی توندی بزوتنەوەی ئەنساڕوڵڵا تووشی سەرسوڕمان بوو. دوای چەند ڕۆژێک لە شەڕی نێوان هەردوو لا، حوسێن ئەلحوسی لە ئەشکەوتێکی باکووری یەمەن کوژرا. ئەنساڕوڵڵا تووشی شۆک بوون بە کوشتنی سەرکردەکەیان، بۆیە بە توندی دەستیان کرد بە شەڕکردن، بە دوای تۆڵەسەندنەوە دەگەڕان. لەو ساتە وەختەوە جیهان دەستی کرد بە ناسینی ئەنساڕوڵڵا بە ناوێکی نوێ. حوسیەکان کە ناوی سەرکردە کوژراوەکەیان لێنراوە، ئەم گروپە دواتر دەستیان کرد بە شەڕ لەگەڵ سوپای یەمەن و سعودیا بە هاوپەیمانی ئێران، و موشەکیان ئاراستی ئیسرائیل دەکرد و دەستیان بەسەر کەشتیەکانی دەریای سووردا دەگرت. پاشان حوسیەکان بانگەشی گۆڕینی هەموو ڕۆژهەڵاتی ناوەڕاستیان دەکرد. حوسێن ئەلحوسی لە ساڵی 2004 کوژرا، و لەو ساڵە بە تایبەتی حوسیەکان دەستیان بە شەڕی فەرمی لەگەڵ سوپای یەمەن کرد. زۆربەی کاتەکان حوسیەکان بەهۆی ئەو زەویە لە باکووری یەمەن سەرکەوتنیان بەدەستهێنا، ئەمە ژوای کرد شەڕی سوپای ئاسایی یەمەن قورس بێ. لە ئەنجامدا سوپای یەمەن لەم شەڕەدا زیانی زۆری پێدەگەیشت. سەرڕای ئەوەش حوسیەکان بانگەشی ئەویان دەکرد کە عەرەبستان پشتیوانی لە سوپای یەمەن دەکا. لە هەنگاوێکی زۆر سەیردا حوسیەکان خاکی سعودیایان داگیر کرد و سەربازانی سعودیایان کوشت و دەستیان بەسەر خاکەکە داگرت. سعودیە وەڵامی ئەم هێرشەی دایەوە بە هێرشی ئاسمانی توند و تیژ بۆ سەر حوسیەکان. ئەمەش پریشکی شەڕێکی گەورە بوو، بە تایبەتی بە هاتنە ناوەوەی لایەنێکی نوێ بۆ ناو ململانیەکان. ئێران ماوەیەکی زۆر بوو لە دوورەوە چاودێری ململانیەکانی یەمەنی دەکرد، بەڵام هەستی بەوە دەکرد کە ئەمە ساتێکی گونجاوە بۆ پشتیوانی حوسیەکان لە ململانیەکانیان لەگەڵ سعودیە. بەنهێنی دەستی کرد بە ناردنی چەک بۆ حوسیەکان و شارەزانی سەربازی بۆ ئەوەی ڕاهێنان بە حوسیەکان بکەن تا باشتر شەڕ بکەن. شتەکان لە یەمەن دەستیان بە تێکسوون کرد، بەڵام لە ناکاو سەرەتای ساڵی 2011 بوو. ناڕەزایەتی لە سەرانسەری جیهانی عەرەبیدا سەری هەڵدا. یەمەنیەکان وەک عەرەبەکانی دیکە ڕژانە سەر شەقامەکان و ناڕەزایەتیان دەربڕی و داوای باشترکردنی بارودۆخی ژیانیان دەکرد. ئەویش دوای دەیان ساڵ لەستەم و هەژاری و گەندەڵی بە خێرای شتەکان لە یەمەن پەرەیان سەند و بۆ هۆی ئەوەی کە جەماوەر داوای ڕوخانی علی عەبدوڵڵا ساڵح سەرۆک کۆماری یەمەن بکەن، کە ئەو کاتە 33 ساڵ بوو دەسەڵاتی یەمەنی بەدەستەوە بوو. ساڵح لە سەرەتادا ڕەتی کردەوە، بەڵام کاتێک بینی لە وڵاتانی دیکەدا سی ڕوودەدا وەک سووریا و لیبیا و چۆن شتەکان وەرسەرخانێکی زۆر تند و تیژ بە خۆیەوە دەبینێ، بڕیاریدا دەست لە کار بکێشێتەوە و دەسەڵات ڕادەستی جێگرەکەی عەبدوڕەب و مەنسوور هادی بکە. علی عەبدوڵڵا ساڵح ڕازی بوو دەست لە کار بکێشێتەوە، بەڵام بە مەرجێک دوای ئەوەی پۆستی سەرۆکایەتی و دەسەڵاتی بەجێهێشت کەس قسەی لەگەڵ نەکات و هەرگیز دادگای نەکرێ. نەتەوە یەکگرتوەکان و شانشینی سعودیەش پێیان گوت: باشە تۆ دەسەڵات جێبهێڵە، باشتەکان لە یەمەن سەقامگیر بن، ئێمەش گرنتی ئەوە دەکەین کە تۆ حکوم نادری. علی عەبدوڵڵا ساڵح دەیزانی ئەگەر دەسەڵات بەجێبهێڵێت هەرگیز کەس ڕەحمی پێ ناکە. ئەم پیاوە بۆ ماوەی 33 ساڵ حکومڕانی باکووری یەمەنی کرد، پاشان دواتر حکومڕانی کۆماری یەکگرتووی یەمەنی کرد. ئەو سامانێکی گەورەی کۆکردەوە، سامانێک کە بە شێوەیەکی ڕستەیی بۆ سەرۆکی دەوڵەت بەدەست نەهاتووە. بیهێنە بەرچاوت کە لە ساڵی 2011 علی عەبدوڵڵا ساڵح وەک یەکێک لە 10 دەوڵەمەندترین پیاوی جیهان ڕیزبەندی کراوە و سامانەکەی بە 6 ملیارد دۆلار مەزەندە دەکرێت. بیهێنە بەرچاوت کە ئەو ئەم پیاوە بوو، ئەو بە شێوەیەکی شەخصی بە جۆرج بوش پێدەکەنی. ئەو پیاوە بە ئاشکرا هاوکاری ئەمریکای وەردەگر بۆ بەرەنگاربوونەوەی ئەلقاعیدا، بەڵام بەنهێنی پاڵپشتی قاعیدەی دەکرد. ئەم شتەش تەنیا بۆ درێژکردنەوەی شەڕی نێوان ئەمریکا و قاعیدە بوو. بەم شێوەیە تا دەتوانرا پارەی لە ئەمریکا دەرهێنا. سەروەت و سامانی علی عەبدوڵڵا ساڵح باوەڕ پێنەکراوە. ئەو پیاوە دوو هێندەی بەرهەمی ناوخۆی گشتی یەمەنی هەبوو. لە کاتێکدا لە ماوەی حکومڕانیەکەیدا یەمەن وەک یەکێک لە هەژارترین وڵاتانی جیهان ڕیزبەندی کرابوو.
لەناو ئەو ئاژاوەگێڕیەی کە وڵاتەکەی گرتووەتەوە حوسیەکان لە باکوور خەریکی فراوانکردنی کۆنتڕۆڵی خۆیان بوون و دەستیان بەسەر خاکێکی نوێدا دەگرت و تا دێت پشتیوانی ئێرانیان زیاتر بوو. پشتیوانی ئێران لە حوسیەکان ڕۆژ بە ڕۆژ زیاتر دەبوو و چەک و موشک و فڕۆکەی بێفڕۆکەوان و کەرەسی سەربازی دیکەیان پێدەگەیشت. ئەم چەکانە دواتر لە ساڵی 2014 لەلایەن حوسیەکانەوە بەکاردەهێنرا بۆ ئەوەی بە فەرمی دەست بکەن بە داگیرکردنی خاک لە حکوومەتی یەمەن و وردە پێشڕەوی بکەن بۆ سەنعای پایتەخت. ئەو ماوەی ئێستا باسی دەکەین ساڵی 2014ەیە. یەمەن حکوومەتێکی نوێی هەبوو، بەڵام حکوومەتێکی لاواز بوو. حوسیەکانیش لە یەمەن فراوانتر بوون و کاریگەری و جەماوەری زیاتریان بەدەستهێنا، نەک تەنها لە نێو زەیدیەکانی باکووردا. هەمووان دەیانزانی ئایندەی یەمەن بۆ حوسیەکان دەبێ، یان لانی کەم حوسیەکان بەهێزتر دەبوون. ئەوە بوو عەلی عەبدوڵڵا ساڵح دووبارە دەرکەوتەوە و هاوپەیمانی لەگەڵ حوسیەکان کرد. ماوەیەکی کەم لەمەوبەر عەلی عەبدوڵڵا ساڵح کە زیاتر لە 20 ساڵ بوو شەڕی حوسیەکانی دەکرد، هاوپەیمانی لەگەڵ حوسیەکان کرد، چونکە ئاگاداری ئەوە بوو حوسیەکان کۆنتڕۆڵی یەمەن دەکەن و لە ڕاستیدا هەر لەو ساڵەدا ئەوەش ڕوویدا. حوسیەکان سەنعای پایتەختیان داگیر کرد و سەرۆکی نوێی یەمەن بەرەو شاری عەدەن لە باشوور هەڵهات. لە نێوان ساڵانی 2014 تا ناوەڕاستی 2015 حوسیەکان بە شێوەیەکی ڕستەی بە ڕێژەیەکی ترسناک فراوانتر بوون و گەیشتنە ناوزەرگەی یەمەن. لەو ساتەدا سەرۆکی یەمەن بەرەو سعودیا هەڵهات و داوای هاوکاری کرد بۆ ڕوبەڕووبوونەوەی حوسیەکان کە لە ئێستادا حکوومەتی خۆیان لە سەنعای پایتەختی یەمەن پێک دەهێنن. هاوکات سعودیەکان خۆیان لە دۆخێکی سەختدا بینیەوە. سەرۆکی یەمەن هاتە لایەن و داوای هاوکاری کرد تا بتوانێت کۆنتڕۆڵی وڵاتەکەی بکاتەوە. لە هەمان کاتدا گروپێک یان بزوتنەوەیەکیان هەبوو کە ئەوان پێیان خۆش نەبوو هاوکاریان بکەن. ئەم گروپە مێژوویەکیان هەبوو لە هێرشکردنە سەرخاکی سعودیە و کوشتنی سەربازانی سعودیە. لە ئەنجامدا سعودیە بەجددی دەستی کرد بە بیرکردنەوە لە دەستپێکردنی شەڕ لە دژی ئەم بزوتنەوەیە، بە تایبەت کە پشتیوانی ئێران بە شێوەیەکی بەرچاو لە زیادبووندا بوو. لە ئەنجامدا سعودیە تا ڕادەیەک بە گەماڕۆدراوی خۆی بینیەوە. ئێران توانی گەروی هورمزدا بخات و حوسیەکان توانیان گەروی باب ئەلمەندەب دابخەن. لە ئەنجامدا سعودیە گەماڕۆ دەدرا و ئابووری سعودیە بەهۆی وەستانی هەناردەکردنی نەوتەوە دەڕوخێت. لە دۆخێکی زۆر سەختدا ناچار بوو بڕیارێک بدرێت، بە تایبەتی لەگەڵ هاتنی شازادە محەممەد بن سەلمان کە وەزیری نوێی بەرگری بوو لە شانشینی سعودیە و سعودیە هاوپەیمانی لەگەڵ چەند وڵاتێکی عەرەبی پێکهێنا و بە فەرمی دەستپێکی شەڕی دژی حوسیەکان ڕاگەیان. شەڕەکە لە ڕادە بەدەر توند و تیژ بوو، وەک ئەوەی بێوێت حوسیەکان لە بوون نەهێڵێ. بەڵام لەو ساتە تایبەتەدا حوسیەکان بە هیچ شێوەیەک نیارێکی ئاسان نەبوون. گروپەکە بەهێزتر و چەکدارتر و تا ڕادەیەک ئاڵۆستر ببوو. حوسیەکان خاوەنی موشک و فڕۆکەی بێفڕۆکەوانی ئێران بوون کە توانای بوردومانی ڕیاضی پایتەختی سعودیایان هەبوو. تەنانەت دۆخەکە گەیشتە قۆناغێکی زۆر مەترسیدار کاتێک حوسیەکان پاڵاوگەکانی نەوتی سعودیەیان کردە ئامانج. بەمەش دەستیان کرد بە هەڕەشەکردن لەسەر نرخی نەوتی جیهانی. سعودیا بە زۆر وەڵامی هێرشەکانی حوسیەکانی دایەوە و بەدەیان هێرشی ئاسمانی سعودیا یەمەنی بردومان کرد و کەشتیەکانی لە دەریای سوور جێگیر کرد بۆ گەماڕۆدانی ئەو وڵاتە. لە نێو ئەم ئاژاوە گێڕیەدا قاعیدە دۆخەکی قۆستەوە و دەستی بەسەر خاکە بەرفراوانەکانی ناوەڕاست و باشووری یەمەنداگر. دوای ئەوەی داعش زیانێکی زۆری لە عێراق و سووریادا بەرکەوت، بە هەمان شێوە ڕووی لە یەمەن کرد و دەستی کرد بە شەڕ لەگەڵ هەموو لایەنەکان. شەڕی یەمەن فراوانتر بوو و شتەکان لە ژێر کۆنتڕۆڵ دەرسون. حوسیەکان بەردەوام بوون لە شەڕ. سعودیە بەردەوام بوو لە بردومانکردنی حوسیەکان و داعش و ئەلقاعیدا. هەرچەندە زۆربەیان پێیان وابوو تاکە گروپێکن لە یەمەن شەڕی یەکتر دەکەن، بەڵام بە تێپەڕبوونی کات بابەتەکە ئاڵۆستر بوو. لەم شەڕەدا براوەی ڕوون نەبوو، بەڵام گەورەترین دۆڕا و بەڕوونی گەلی یەمەن بوو. ملیۆنان کەسیان لێ ئاوارە بوو هەڵهاتن لە توند و تیژی و کوشتن و وێرانکاری. لە مانگی کانونی دووەمی 2017 گۆڕانکاریەکی گەورە ڕوویدا. خەلیفە عەبدوڵڵا ساڵح دووبارە دەرکەوتەوە، هاوپەیمانی خۆی لەگەڵ حوسیەکان شکاند و نیازی خۆی ڕاگەیان بۆ دانوستان لەگەڵ سعودیە. حوسیەکان عەلی عەبدوڵڵا ساڵحیان بە خیانەتکار تۆمەتبار کرد و چوون ماڵەکەی بتەقێنەوە. عەلی عەبدوڵڵا ساڵح دوای ئەم ڕووداوە هەوڵی هەڵهاتنیدا،
بەڵام حوسیەکان توانیان بە شێوەیەکی تایبەت و دڕندانە بیگرن و بیکوژن. ئەمەش ڕووداوێکی گرنگ بوو چونکە ئەو سەرۆکەی کە دەیان ساڵە یەمەنی کۆنتڕۆڵ کردهبوو لەلایەن حوسیەکانەوە کوژرا. ئەمەش نیشانەی ئەوە بوو کە حوسیەکان لە کۆتاییدا یەمەن کۆنتڕۆڵ دەکەن. بەڵام شەڕەکە بەردەوام بوو و هێشتا حیزبی نوێ دەهاتنە ناوەوە. لە ساڵی 2018 ئیمارات لە هاوپەیمانەتەکە بە سەرۆکایەتی سعودیە کشایەوە و بڕیاریدا پشتیوانی لە گروپێکی نوێ بکە کە لە باشووری یەمەن سەر هەڵدەدا بە ناوی ئەنجومەنی ئینتیقالی باشوور. ئەم گروپە کە دژایەتی هەمووانیان دەکرد، تەنانەت خودی بیرۆکەی دەوڵەتی گەورەتری یەمەن توانی لە ماوەیەکی کورتدا خاکە بەرفراوانەکانی باشووری یەمەن کۆنتڕۆڵ بکە. هەموو ئەمانە شەڕەکەی زیاتر ئاڵۆزتر کرد و هەروەها خەریک بوو دواتر شەڕەکان کەم ببێتەوە. ئەویش بۆ ئاگربەز لە نێوان هەموو لایەنە شەڕکەرەکان لە ماوەی ساڵانی 2019 و 2020 و 2021 شەڕەکە بە شێوەیەکی ترسناک تونند و تیژی لێکەوتەوە. تەواوی گوند و شارەکانی یەمەن وێران بوون و زیاتر لە نیوەی دانیشتوانی یەمەن ڕووبەڕووی هەڕەشەی ڕستەیی برسێتی بوونەوە. نەتەوەیە گرتوەکان ئەوەی لە یەمەن ڕوویدەدا بە خراپترین کارەساتی مرۆیی لە ماوەی 100 ساڵی ڕابردوودا وەسف کرد و هەر نۆ خولەک جارێک برسێتی ڕوودەدا لە ژێر برسێتی و بەدخۆراکیدا ژیان دەکرا. شتەکان لە یەمەن لە ڕادە بە دەرسەخت بوون، هەر بۆیە جیهان ناچار بوو کارێک بۆ ئەم بارودۆخە بکات. لە ناومانگی نیسانی ساڵی 2022 نەتەوە یەکگرتووەکان هەموو لایەنەکانی ناچار کرد ئاگربەز بکەن و شەڕەکەش بەڕاستی وەستا. یەمەن لە نێوان چەند لایەنێکدا دابەش بوو، بەڵام کۆنتڕۆڵی ڕاستەقینە بەسەر زۆربەی دانیشتوانی وڵاتەکەدا بەدەست ئەنساڕوڵڵا یان حوسیەکانەوە بوو کە سەنعای پایتەختیان کۆنتڕۆڵ کردهبوو. لە کۆتاییدا لە ساڵی 2023 بە تایبەتی لە پاییزی ئەو ساڵەدا حەماس لە غەزا هێرشێکی لە ناکاوی بۆ سەر ئیسرائیل دەست پێ کرد. ئیسرائیل بە هێرشێکی دڕندانە وەڵامی دایەوە و هێرشی کردە سەر کردی غەزە و دەیان هەزار هاوڵاتی بێتاوانی مەدەنی کوشت. لەو ساتەدا حوسیەکان بڕیاریاندا وەڵامی ئیسرائیل بدەنەوە و دەیان موشک و فڕۆکی بفرۆکەوانیان ئاراسی ناوسەداگیرکراوەکان کرد. بەڵام پلانەکە بە خێرایی گۆڕا و حوسیەکان دەستیان کرد بە ئامانزگرتنی ئەو کەشتیانی لە دەریای سووردا پەیوەندیان بە ئیسرائیلەوە هەبوو، یان لانی کەم حوسیەکان ئەوە دەڵێن. ئەم هەنگاوە بە شێوەیەکی سروشتی تێچووی گواستنەوەی کەشتیوانی لە سەرانسەری جیهاندا زیاد کرد و لە ئەنجامدا نرخی کاڵاکان بە تایبەت نەوت زیادی کرد. ئەمریکا هێرشەکانی بۆ سەر حوسیەکان دەست پێ کرد بۆ ئەوەی ناچاریان بکە هێرشەکانیان لە دەریای سوور ڕابگرن. بەڵام حوسیەکان ڕەتیان کردەوە هێرشەکانیان ڕابگرن و بانگەشی ئەوەیان کرد کە ئەوەی ئەوان دەیکەن زۆرێکە لە فشار بۆ ناسارکردنی ئیسرائیل بۆ هەڵگرتنی گەماڕۆی سەرکەرتی غەزە. تا ئەمڕۆژ کەسانێک هەن کە ناتوانن هەڵوێستێکی ڕوونیان هەبێ لەسەر حوسیەکان، جا یەمەنی بن یان عەرەب. توێژێکی زۆری خەڵک حوسیەکان وەک میلیشیایەکی پاڵپشتی ئێران دەڕوانن و ساڵانێکە هەوڵ دەدەن بۆ کۆنتڕۆڵکردنی وڵاتەکە. دواتر کێشەی جیهانی دروست کرد کە خزمەت بە بەرژەوەندەکانی ئێران دەکا. هەندێکی تر حوسیەکان وەکو بزوتنەوەیەکی خۆڕاگر دەبینن کە توانی حکوومەتە گەندەڵەکەی یەمەن بڕوخێنێ. ساڵانێک توانی شەڕی سوپای سعودیا بکات و توانی بە موشک هێرش بکاتە سەر ئیسرائیل و هەڕەشە لە بەرژەوەندەکانی ئەمریکاش بکە. چیرۆکی یەمەن ئەگەر ڕازگۆ بین چیرۆکێکی سەختە، چیرۆکێکی سەختە بۆ بیستن و چیرۆکێکی قورسە تەنانەت بۆ تێگەیشتنیش. یەمەن بە ئاژاوەیەکی گەورەدا تێپەڕیوە، بەشێک لەم ئاژاوە گێڕیە تا ئەم ڕۆژ بەردەوامە. بە دڵنیاییەوە هیوادارین ئەم ئاژاوە گێڕیە بە تەواوی کۆتایی پێبێت و گەلی عەرەبی ڕەسەنی یەمەن جارێکی دیکە بتوانێت بە ئارامی و کەرامەتەوە بژی و یەمەن بگەڕێتەوە بۆ ئەوەی ببێتە وڵاتێکی تاک و بەهێز کە هەمووان لە خۆ بگرێت. بەم جۆرەش گەیشتینە کۆتایی ڤیدیۆکەی ئەمڕۆمان. هیوادارین ڤیدیۆکە جێگای ڕەزامەندی ئێوەی ئەزیز و خۆشەویست بوو بێ. ئەگەر ڤیدیۆکەتان بەدڵ بوو ئەوە هەر ئێستا لایکی ئەم ڤیدیۆمان بۆ بکەن و هەروەها شەیری بکەن لەگەڵ هاوڕێکانتاندا. و لە بیرشتان نەچێ ئەگەر ئەتانەوێ هەمیشە بابەتی ناوازە لە کەناڵەکە ئێمە ببینن ئەوە هەر ئێستا سەبسکرایبی کەناڵەکەمان بکەن و زەنگۆڵی تەنیشتی سەبسکرایبەکەش چالاک بکەن. دووبارە و سێبارە سوپاسان دەکەم بۆ تەماشاکردنی ڤیدیۆکە. تا ڤیدیۆیەکی تر و تا کاتێکی تر هەر شاد و بەختەوەر بن و خواتان لەگەڵ بێت و ئامانەتی خودا بن.